لایەنە سیاسیەکانی عێراق ئاشکرای دەکەن کانگاوی باش نراوە بۆ چارەسەرکردنی گرژیەکانی نێوان هەرێم و بەغداد بە تایبەتی لە پرسەکانی سیاسی و ئەمنی و داراییەکان پێویستیش دەکات لە ڕێی دەستور و یاسا کێشەکان چارەسەر بێت. أستطيع أن أقول نعم هنالك حراك بەرەو پێشچوونی باشەیە لە دانووسانەکان کە ئەمە دڵخۆشکەر و ئومێدبەخشە، بەڵام ئەوە ناگەێنێت کە کێشەکان لە بنەڕەتەوە چارەسەر کراوە. هەندێک لایەن هەستیارن بەرامبەر بە پرسی نەوتی هەرێم و داهاتەکان. ئومێد دەکەین لە داهاتوویەکی نزیکدا ئەوە چارەسەر بکرێت. هنالك تحسس من قضية الحدود ئەندامێکی مەکتەبی سیاسی ڕەوتی سەدر ناشارێتەوە لەرسەردانەکانی بەرپرسانی حکومەتی هەرێم نیازپاکی خۆیان بۆ بەغدا نیشان داوە، بەڵام دەبێت زیاتر جدی بن لە دانوستانەکانیان. بغداد فتحت صفحة جديدة مع أربيل. حکوومەتی عێراق لاپەڕەیەکی نوێی هەڵداوەتەوە لەگەڵ هەرێم بۆ چارەسەرکردن و شکاندنی بەستەڵەکەکانی نێوان هەولێر و بەغداد. بۆ نمونەش حکوومەتی عێراق لەم ساڵدا شایستە داراییەکانی بۆ هەرێم لە موچەی فەرمانبەران و بودجەی بەکاربردن ڕەوانە کردووە، بۆیە دەبێت هەرێمیش لە دانووسانەکانی زیاتر جددی بێت. لە ڕابردوودا هەرێم و بەغدا کێشەکانیان گەیشت بۆ ئاستێک کە بودجەی هەرێمی کوردستان ببدرێت. ساردیەکی زۆریش لە نێوان لایەنە سیاسیە کوردی و عێراقیەکان دروست بووە، بەڵام لەم ساڵدا لە پاش پێکهێنانی کابینەکەی عەبدولمادی و کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستان بۆ چوونەکان زۆر نزیک بوونەتەوە. وەفدەکانی هەرێم و بەغدا بەردەوام لە دانوستانن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.